ئامادەکاری کراوە بۆ دابەشکردنی کۆمەڵێک ئالیاتی سەربازی وەک هەمەر، ئینقاز، تانکەری ئاو، تانکەری سوتەمەنی و شۆفل و حەفارەی گچکە کە لەلایەن هاوپەیمانانەوە دابین کراوە. بە سوپاسەوە بەڕێوەبەرهەتی میرەی گشتی کاری وەرگرتن و گواستنەوە و ڕێخستن و تۆمارکردن دەکات و پاش ئەوەی کە پۆلێن کرا و تۆمار کرا پاش هەفتەیەک مەشق لەلایەن بەکارهێناران و شوفێرانی لیواویەکانی وەزارەتی پێشمەرگە، پاشان دانانی بەرنامەیەک لەلایەن بەڕێوەبەرهەتی میرەی گشتیەوە، پاشان دەرچوونی فەرمانی وەزاری بۆ ئەوەی دابەش بکرێت. ئەم هەنگاوە دەبێتە هۆی تەچیزکردنی لیواو یەکانی وەزارەتی پێشمەرگە کە هەنگاوەکی گرنگە بۆ ئەوەی توانای سەربازی و ئەرچی ڕۆژانەی هێزەکانمان بەرز بێتەوە. بێگومان بەرزکردنەوەی توانای سەربازی لیواکانی وەزارەتی پێشمەرگە هۆکارێکە بۆ ئەوەی ئەرکە سەربازیەکانی وەزارەتی پێشمەرگە لە هەموو شوێنەکان بە شێوازێکی زۆر باش بەڕێوە بچێت. Thank you so much for allowing me to be here today. It is a great day to be a Peshmerga. زۆر سپاس بۆ ئەو دەرفەتێ بەهێمەتان بەخشی. ئەمڕۆ ڕۆژێکی سەرکەوتوانەیە بۆ هێزەکانی پێشمەرگە. شانازی دەکەین کە شانبەشانی هێزەکانی پێشمەرگە کار دەکەین. ئێمە وەک هێزەکانی هاوپەیمانان هاوکاری و پاڵپشتی وەزارەتی پێشمەرگە دەکەین. پێکەوە یەک ئاماژمان هەیە و یەک دوژمنمان هەیە تێدەکۆشین بۆ لەنابردنی ئەو دوژمنە. لە داهاتووشدا بەیەکەوە کار دەکەین بۆ ئەوەی بەیەکەوە سەرکەوتوو بین. پاڵپشتی هێزەکانی پێشمەرگە دەکەین بۆ لەنابردنی تیرۆریستانی داعش. هیوادارین ئەو پێداویستیانی پێشکەش بە وەزارەتی پێشمەرگە دەکرێت لە داهاتوودا سوودی لێوەربگرن.